يعني ئێمە چوارمانگە لەسەر جادەین بۆ حکومەت وەڵامێکی نییە یعنی بەتەمایە بە قسەی باق و بڵێ غێمایزن بە نەبەخوا منێچێکم وەکو خۆ وەڵای داوام نەکەین دادەژان بەڕاستی ئێمە ئامادەنین بە ژیرفانی بەتەڵ بچین داوام بە حکومەت بکەین شەعەم حکومەتە ئەگەر داوامی بۆ بکەی زیاتر هە لە قۆزێتەوە زیاترمان چەوسێنێتەوە جاران بە 2 مانگ 3 مانگ معاشێکمان ئەو کاتە بە 6 مانگ معاشێکی نادا خەڵکیش دڵنیا ئەکەمەوە دڵنیا ئەکەمەوە ئەم حکومەتە کەرتی پەروەردەی واز لێناوە هیچ بە دەربەسی خوێندن و خوێندەواریەوە نێدادەژان ئەبێ ڕۆژێک بێ وەڵی ئەوان عەسکەرتاریان دەوێ بەس پیاوکوژیان دەوێ خەڵکیان بۆ بوێ لە قولەیەکا دانیشێ حەرەز بێ هەتا بەیانی حەرەسیان لەوان بگرێ بەس ئەوەیان دەوێ جیلێکی نەخوێندەواریان دەوێ جا ئێمەش ئەمانەوێ ئەو وەزعە بگۆڕین ئەو جە وەزعی ئێستا هەیە ئێمە بەلایشکەیە پێویستە بە خۆیان نابچنەوە چاکسازی بکەن قوتابی و کەرتی پەروەردە ببوژێتەوە یعنی بەڕاستی ئەمە ڕاست نییە 100 ڕۆژی دەوام ماوە بەس تەمایە دەوام بە مامۆستام بکە مامۆستا ئامادە نییە بە ژیرفانی بەتاڵ بە سیارەی بێ بەنزین چێ دەوام بۆ مرژێمە بکە بەڕاستی ئەمە حکومەت نین ئەمە بەڵکو کۆمەڵێ بنەماڵەن بەڵکو کۆمەڵێ تاڵانچین مافیان وەڵی من ئەوەی هین بێ پێیان ئەڵێم چووکە بەڕاستی شایانی ئەوە نین کە پێیان بڵێ حکومەت ئیتر سوپاس